سڵاوتان لێبێ بەڕێزان، لێرە بازاری کۆنەفرۆشانی شاری سلێمانیە. دەمەوێت ئەم جارە لەگەڵ بەشێک لە کاسبکارانی ئەم بازارە قسە بکەم زانم تا چەند لە دوای دروستبوونی قەیرانی دارایەوە هاوڵاتیان لەبەر پێویستی یاخود لەبەر کرێی خانوو یاخود لەبەر نەخۆشی پێداویستەکانی ناوماڵیان بە ناچاری دەفرۆشنەوە، یاخود حاڵەتێکەیە دەڵێن هەندێک کەس لەبەر ناچاری مەجبورە بە قیست کەلوپەلێک لە دوکانێک بکرێت، بەڵام هەر بەلۆکی لە دوکانی کۆنەفرۆشەکانە بە قیمەتێکی کەمتر یاخود نیوە قیمەت بفرۆشێتەوە. لەگەڵمانە بن با پرسیاریان لێ بکەم و ئێوەش بێبیستی وەڵامەکان. حاڵەت هەبووە بێتە بەردەستان خەڵک لەبەر پێویستبوونی بە پارەکەیان لەبەر کرێخان و بێشتەکانی ئارەوەڵا هەبووە بۆ نمونە ژنومێر هەبوو لێکتریجیا بۆ تۆ بە بۆنەی ئەم قەیرانە دارایەوە تێگەی هەیە بۆ شتەکانی هەمووی فرۆشە لەبەر پێداویستی حاڵەتەکەی خۆیان بۆ ئێوە باسەکەن لەبەر ئارەوەڵا هەموو شتێ باسەکەن سە بۆ نێمە چوونێتە ماڵەوە بۆ نمونە ژنومێر شەڕێ بۆ لەسەر بێپارەیە چووە جابوون تۆ کەلوپەلەکانیان هەمووی فرۆشتووە. خەڵکە بۆ بڵێ لەبەر کرێخانەوەی فرۆ ئای چۆن نەبووە ئارەوەڵا هەبووە قیمەتێک ئەو کەلوپەلانیان لێ وڵی ئیتر خۆی عادەتەن شتی کۆ نەبێ بە نیوە قیمەت یا ڕوبع قیمەت لیام کڕی ئەوەیە مەسەلەکە قیمەت و نیوە قیمەت وڵی ینی خۆی ساری خۆی ناگاتەوە تێگەی. ئێستا جگەلەوە حاڵەتێکمانەی هەندێک خەڵک لەبەر نەبوونیە چن بە قیست کەلوپەلی تازەکردن و بە حازر بە کەمتری فرۆشە ئەوەی هاتۆتە بەردەستان. بەڵێ هەبووە ئێستا بۆ منە شتی کڕەونە زۆپایەکی تازەی کڕیوە هێنایەتی لیا فرۆشێتەوە بە نیوە قیمەت بەس بۆیە پارەکە بێتە دەستی تازەیش فرۆش. بەڵێ بە تازەی هەبوو فرۆشێتەوە. لەگەڵ چاکبوونی موچەیە تا چەند کاریگەری بێت لەسەر کڕین و فرۆشتنی کەلوپەل لایەوە ینی هەستی پێکەن کە جیاوازی دروستەکە ئەگەر موچە ئێستا بۆ منە ڕۆژە بۆ منە هەفتەیەکە موچێت هەر بازارەکە فەرقەکە لەگەڵەوەی کە بۆ منە مانگە دوو مانگ موچەنەیە کاریگەریەکی زۆری هەیە. وڵی جاران خەڵک احتیاج محتاجێک فرۆژەی بۆ شتێک فرۆش ئێستا نەوەڵە ئێوە زیاتر چ شتێکیان لە خەڵکە کرد وەڵار سەلاجە مجەمیدا ناکرێنە لەم گەڕۆ کوشکانەمانەیە گەڕێن ئەو بابەتانە ئەرەوەڵە باشە لە ڕووی نرخەوە ئێستا زۆر کەسمانەیە شتەکە بە تازەی ڕەنگە بیکڕێ بە خیست پارەکەی بدا بەکو بەڵام دەبینی دوای مدێک سێرەکە خیستەکەی بۆ نادرێت مەجبورە بیفرۆشێتەوە لەو کاتا ئێوە بە چ نرخێک لیانەکردنەوەیە بە نیوە قیمەتە یاخود بۆ نمونە نرخەکەمتر نیوە قیمەت کەمتریش ئەرەوەڵا دوێنێ دانەیە کاتە بوو تازە لۆک لە کارتۆ ناکوڕێکی گەن چێناوە ئەرەوەڵا هەر بە تازەی هێنا بوو بە تازەی هەڵی نەپسڕیبوو ئیتر بەقی سێنا بووی دیار بوو چونکە هەیە لەونەوە نەی بۆی فرۆشمەوە بەرە وەڵاوە تێ فرۆشمەوە بۆیان هێناوم وایە وەدیتر تازە کابرا بۆی فرۆش هەڵی نەپسڕن خۆی مازانی بوو چۆنەی کڕنەوانە بەقی زەی $340 پیاوە بەقە 250,000 ماوەتی وەقا $200 ناومەتیاوە ئەم بەینا ئەو کەسە تووشی زەرەر نابێیان نابێ بەرەوە ئیتر نازانی کێ خۆ کەس ناناسێت و زانی بۆیان کڕیوە هەدیەیە وایە بۆی ئەکڕن ئەڵێ فەقیرم بۆ یەکڕنە هێن لێرەی فرۆشێتەوە بە نیوە قیمەت لەو کاتانی کە وەزعی موچە باشە بێ هەستەکەی گۆڕانکاری دروستە بێ زۆریش زۆر فەرقیەم بازاڕێم ئەرە وەڵڵا یەکسەر دیار یەکسەر شتە کۆن زۆر دەزەکەوێت سەلاجە و جەمیدە بە تایبەت لەو کاتانی کە موچە باشە بێ یەکسەر وڵا زۆرێتە بازاڕەوە بیگۆڕنیدان گۆڕن یەکسەر ئەرە وەڵا ئەی حاڵەت دەبووە خەڵک بێ بۆ نمونە بەدوای ئەم شتە کۆنانە بگەڕێ لە بەروی نرخی هەزانترە لێتان هەیە بەڵێ هەیە باز کەمە ویلای خۆمان کەمە بەس عارەبە من زیاتر بۆ شارعرب ئارە وەڵا بۆ جنوب ئێستا بەخۆم بەیانەوە دوانە ماوە لێرە کەس داینانێ ئەی با بۆ جنوب بووتەوە ناچارن بۆی فرۆشت چ شتێکیان زیاتر لێک وەڵا سەلاجاکڕم تەلەڤیزۆن تەباخ دیسکی کارەبایی ئەشیانەوە ماڵەکەم کام پێویستیان بە پارەکەی ئەی تاوان پێویستیان بە پارەی خەڵک داماوە خەڵک نەبوونە نەدارایە بە چ نرخێک لیانەکریتەوە
وڵای تر بە هەر دازارێ خێرکا خوانی بڕێ مەبستم لە ئەوان بۆ نمە قیمەتی شتەکەت چەنی بای 100,000 بێ تقریبی 80,000 20,000 خێرکا خوانی بڕێ تریم ڕواایە بکەنێتێ کاسی مرۆوە لە دوایەوەی بۆ نمە قەیرانی دارایی دروست بووە ئەم پیشەی ئێوە هەستەکەی خەڵک زیاتر پێداویستەکانی ناوماڵێ فرۆش وڵی کەم فرۆشە مەگە زۆر زەرور بێ بێ پارە بێ ئەوە جیای خەڵک بۆ هەر بە کاملی ماڵەکەی فرۆشێ ساوانی کە ئەچن بۆ خارج بەڵێ ئەچن بۆ خارج هەموو شتێک کاملی فرۆشتێتی چۆ بە خارج ماڵەکەی بە کاملی ئارەوەڵام ماڵەکەی بە کاملی فرۆشتەوە چۆ بە خارج کەسەکە دەرنەچێ چیەکە لەو حاڵ دەرنەچێ یعنی نەچێ بە خارج ئێوەڵای بڵێم چیەکە ئەم وڵاتە کاکەزان چۆنە خۆ ڕێزمێ بۆ هەموو دایک کاکەم وڵاتە کاکە خەڵک حکومەتمان هەیە بە ناو حکومەتن خزمەتی میلەت ناکەن نابێ بێ خزمەتی میلەت کرێ تاانە خزمان نەکرێ ئەوە بەڕێوە ناچێت لەو کاتانی کە موچە باشە بێ هەستەکەی گۆڕانکاری دروستە بێت لە جۆری فرۆشی ئەوەڵا فەر چۆنە گۆڕانکاری گۆڕانکارەکە زین چۆنە ستا موچە باش بێ و خەڵ وەسعی باش بێ خەڵی زیاتر شتە فرۆشەوە خەڵکە زیاتر شتە کڕێ و کڕین و فرۆشتەکان تەمان هەموو شتێ بازاڕی دەکرێتەوە چەند خەڵی لە ناچاریە کەلوپەلی پێداویستی وڵی ئێمە ڕۆژانە خەڵک ڕوومانتیەکە لێرە ئیتر هەیە بە پێوەی کە کابرا ماون ناوماڵەکەیە گۆڕە هەیە بەدڵینە هەیە لە فەقیریشە احتیاجە بۆ هاتووە زەلام بۆ لامان احتیاج بۆ لەبەر کرێخان و فرۆشتی لەبەر کرێ بەڵێ بتوێتی لەبەر کرێخانوە و سەلاجە ئافرۆشم یان ئەو مجەمیدا ئافرۆشم گەشتۆ دەوێت هیچی نەبوو کرێکە بدا کەلوپەلەکانی دانە دانەدێنەی فرۆشی بۆ کرێخان وا چوونێتە ماڵ هەبوو کابرا توێتی حەچی شتی ناوماڵەکەی فرۆشم دەبەرێ هیچ شتێکم لێ بۆ کرێخان و یا بۆ ماڵ ناڵەکەی ئیتر شتی ناوماڵ بەڵێ ئاراوەڵا یا کابرا ماڵەکەی هەڕاز کرۆ ڕۆشە بۆ دەرەوەی بڵێن بۆ خارج بەڵێ ئەمە کاتێک کە موچە وەزی باش ببێت تا چەند کاریگەری لەسەر ئەو کڕین و فرۆشتنی کەلوپۆل و پێداویستی ناوماڵەوە لەگەڵ خاکو موچە باش بێ بۆ ئێمە بازار زیاترە و ئەکرێتەوە بەس کەم چەنێن ئام بازار ێسا تقریبان هەش ڕۆژە بازار ئام وەستاوە ئاراوەڵا کارەکەی چیە؟ وڵای هۆکارەکەی کام وەزی بەخاتەوە نییە یەکسەر ڕاستەوە خۆ هەر هەواڵی کرد شتێکە بێ کاریگەری لەسەری شەکەم بازارەوە حاج یەک شێک بارێ بە جۆرە بێ ئەمە لەم بازارەی تر نەک ئەم بازارێ ئامەوەستێ مربوطە بە هەر هەموویەوە لە دارەستە بڵێ لەم کەلوپەری ناومال لە خواردەمەنی لە هەر هەمووی ئەی لە ڕووی قیمەت و نرخەوە بە چه قیمەت و نرخێک لە ئەو خەڵکی ئەکڕن بۆ نمونە و خەڵکە جاری وایە بە نرخێکی زۆر کڕوێتی بەزە ناچاری مەجبورم بە نرخێکی زۆر کەم بفرۆشێت وەڵی لەبەرەوەی کە ئێستا حالیەن بازار نیە نرخەکەی بێ نرخێکی کەم بێ لەبەری نافرۆشێتەوە ئێستا دوکانەکەمان پڕە لە شت بەڵام هیچ مشتریکی عەربیتیانێ ئێمەش مەجبورین بە نرخێکی کەم بکڕین کە مشتری ببێ و مشتری تیابێ ئەمە بە نرخێکی چاگەی فرۆشینە بازار و بە نرخێکی گرانیشی کڕینەوە بەس کە نەبێ مەجبوری نێمە بارزان بکڕین بارزان فرۆشینەوە ئەو کەسێک کە باست کردەوە هەبوو لەبەر کرێخان و سڕایەوە کە پێداویستەکەی شێ فرۆشێ بەڵام نرخەکەی شێوەنە زۆر نییە بەشی دووکرێ پێ بکە نەخیر نەوەڵا ئەمڕۆ ماڵەکەی کابرا بیفرۆشێت شتی هەموو ناوماڵەکە بشە بای 5 وەرەقەی لەوانەیە دەرنەچە فەقیرەی دەوڵەمەند بەڵێ زیاتر دەرەچێ بەڵام وەک فەقیر هەموو ماڵەکەی بەوانەیە بڵێن بای 5 وەرەقە نەبێت لەبەرێ کابرا شتەکەی بە تازایی کڕی بێ بە قیست و یە نابێتی بە حازر بیفرۆچێ بە قیمەتی کەم ئەوەش بڵێ هەیە کابرا چێ لەبەر نەبوونی بە قیزوەری ئەگرێ هەر تازەیە لە مقەباکایە ئەڵێ لەبەرە کە هیچم پێ نییە ئەیفرۆشێ لە بازار بە سعرێ نرخێکی کەم بە نرخێکی لەوەڵا کەم لەبەرەوەی نرخی نیوە قیمەتیش نەوەکوین بۆی ناکایتر ئەمڕۆ کابراوە لە بازارە بە نیوە قیمە دەیکڕێت ئەم بازارە کە ئیبینیت ئەو کەسە کە چت ئەفرۆشێت لە ناعیلاجەی فرۆشێت چونکە زمانی بەعس بلا تجبیک حکومەتی عراقی ئەو ئەمڕۆ بۆ موچەیە لە فاوە تا ئەگاتە حدودی پێنجین ئەو ڕژە موچە دەدرا واللهی پیر لەش ڕۆژەی لەم شەوانە ئاگادار بووم لێرە بۆ شوێ لێرە بۆ سەری سەرەوە جادی سەرەوە سەرە گیرا بوو ژن و پیا و بە یەکەوە تێکەڵ ببوو باشە کردو بە یەکە لە دو یەکتر والله وەسابوون جنێکیان پاڵ پێوە نادەسم کرد بە گریان کەوت وتی والله ئەمە سێم جارە بکەم لەسەرا لەسەرەی موچا بڵێ ئەوەی ئەمانە ئەیکەن واللهی فرعون نەیکردووە والله فرعون نەیکردووە ئەو خەڵکی کە دێتە ئێرە لە بەرناساری پێداویستەکانی خۆی فرۆشێ بە چ قیمەتێک ئەو شتەی خۆی بە ئەزانیش نەک بە نیوە قیمەت بە شای قیمەت دەیفرۆشێت لە نیوەش کەمتر لە نیوە کەمتر من تقریبا کەوانتەرێکم هەیە لە ماڵەوە ئایلەکەم جا دوای قسەیەکتان بگم توخوا بەڵام مەجالم بن
عیلەکەم لە هینە لە 2009 تا ئێستا دڵدڵ لێیەوە کە دڵدڵ لێی داوە خۆت زەهر هەموو لە باتەوە خاتری قورعان والله ئەم ئێوارە چاویم بۆ لێ نابوو شەکردانەوە لە بەردەمیا والله ئازان دەسی بۆی گێڕێتمەوە بۆی گێڕی وەڵا نایبینم ژیانە تووشی هەموو جۆرە کەوانتەرێکمانەیە بەخوا 19 وەرەقەی پێدراوە وتم بیفرۆشم بڕۆم فەحسێکی چاوی بۆ بکەم و عەمەلیاتی چاوی بۆ بکەم گەیشتۆتەوە حاڵەتەی کە لەبەر بۆ نمونە دابین نەکردنی پارەی نەخۆشیەکە مەجبوری بیفرۆشم وەڵی کە جاگەر ئەڵێ ماڵی کەوانتەری بێتە لە بزەین بێچی ئەم لاولە وەڵا وتم زانین بردە ماڵ وەڵا 300 نەرەن وەڵا 250 بە قورعان 250 بە قورعان 250 دیناری عنی تقریبا 2 وەرەقەش ناکە 2 وەرەقەی ناکە 19 وەرەقەی پێدراوە بابە ئەمانە کردویانە ئەمانە کردووە بە میلەتە قڕ بەسەر بابە ئێمە لەکوێ کاتی خۆی پێشمەگەمی لە دڵنەوە دابەزین هەتا ئێمە هاتینە خۆڵەوە تا کفری تەقەیەکمان نەکردووە یەکی لێ پێڕاوی لاسیکمە لە پیا بووە بە قوڕی شارە زۆر والله بلا تەڵای من پارەم پێ بووە والله هەمێ حەمەسعی پێی نەبووە ئێستا ئەو لێرە ئەو میلەتە شەرەفیشی دۆڕان بۆ مناڵەکانی بەشێک لە هاوڵاتیانیشمان هەیە ئەوانەی کە وڵات جێڵن نەچن بۆ خارج مەجبورە کەلوپەلی ناوماڵەکەی بە کاملی بفرۆشن عەرزی برای گەورەی خۆم بکە برای بەڕێزم ئەی گەنجە جوانەکە ئەوەی کە ناوماڵەکەی ئەفرۆشی ئەڕات وتەبێژەکەی پارتی دموکراتی پارتی دیکتاتۆری کوردستان نەک دیموکرات ئەڵێ چی ئەڵێ وەڵا ئەوانەی شەڕی ناوخۆ هەیە لە کوردستانە شەڕی پەکەیە پەت لەێڵن پەکی داما لەکوێیە بابە ئەو قسێکە ئەو قسەی ئەو نامۆقەڵەی کە کردی خۆی باوەڕی پێ بێتی با ئەمانە ئەزانی تاغوتن تاغوت تا چەند خەڵک لەبەر ناچاری کەلوپەلی پێداویستی ناوماڵی خۆی ئەفرۆشێتەوە بە ئەم دوکاندارانە ئێستا ئەم کەلوپەلەی کە ئێستا فرۆشرێتەوە مەعەل ئەسەف بۆ ئێوە کە ئەزانن لێ و بەڵام خۆتانی لێ غەشی مەکەن ئێمە ئەمانەیە بڵێن کەلوپەل کە ئەفرۆشن ڕاکەین بۆ خاریج بۆ هەندەران مافیەکان ئێمە هەڵ ئەنێن کە بڕۆین بۆ هەندەران دوای مافیەکان ئەجا پیاوکوژەکانیان هەیە پیاوکوژەکانیشیان سواری پاپۆر و بەلەممانەکەن بە زۆر و بە شەق ئادەی ئەبێ پەڕێنەوە کوێیە ئەمە هەندەرانە یان کوردستانە کێوای کردو ئەم وەزع ناخۆشە لە وڵاتە بخۆمی خەڵک لەبێر ناچاری پێداویستی سەلاجەی خۆی فرۆشێ مژەمیدەی خۆی فرۆشێ کەوانتەری خۆی فرۆشێ وڵات جێبێڵێ وەکو تۆ ئەڵەی کێ ئەم هەمووە ینی کارە ساتەی ئەم هەموو کارە ساتەی کە ڕوو ئەدات ئێمە زوو زمانی زوو 1 ملیۆن کورد نەبووین بەڵام ئێستا بووین بە 37 ملیۆن کورد 37 ملیۆن کورد هەموو حیزبێکیش کە دروست بوو لەلایەن حکوومەتەوە دروست بوو حکوومەتیش کە تۆی دروست کرد لەبەرەوەی ئێمە بەخێوکەی تۆی دروست نەکرد بخەیتە باخەڵێ با چاک بزانێ ئەگەر تۆی دروست کردایە نەخستایە باخەڵێ بدا بە ئێمە ئێمەمانتوانی پشگیری و بکەین و کەسیش نەڕوا لێمان بۆ هەندەران جێگای ئێمە نییە جێگای باو باپیرانمان نییە جێگای باپیرانمان کوردستانە بەڵام ئێمە ئەمرین و ئەژین هەر لەسەر کوردستان بەڵام ناچاریشە کە ئەوانەی ڕاکەن بەرەو هەندەران ڕاکردنیان ناچاریە ئێستا زۆر کەسمان هەیە لە حیزبەکانەوە ڕاکەن با بزانین یەکمان لە یەکگرتووە یەکمان لە کۆمەڵ و یەکمان لە بجوتنەوە یەکمان لە ئینەوە یەکمان لە ئێسلامی و یەکمان لە یەکێتیەوە یەکمان لە گۆڕانەوە لە پارتیشەوە هەمانێ ڕاکە بەڵام ئەوەی کە پارتی ڕاکە بۆ خۆشی خۆی ڕاکە بۆ خۆشیەوە ڕاناکە کە لە کوردستانە پارتیە و ئەژیر ئێمە وەکو خۆمان کاسپیکاران کە لە شاری سلێمانی و هەولێر و بڵێن کوردستان بە تایبەتی و بە عام خەڵکێکی فەقیر هەیە ئەرە وەڵایە ئەوانەی کە فەقیرن پارەیان نیە و توانایان نییە مەسەلەن کابرا سەلاجەیە بکرێت تەلەڤیزیۆنە بکرێ جەمیدەیە بکرێ هیچ شتێکی وای نییە کە بتوانێت کار و کاسبیشی نیە و مەعاشیشی بەپێ پێویست نییە بڵێ مەعاشەکە لەخوا بەزیابێ بەبێ لە بڕینن ئەمە دووسێ مانگە ئاوای لاتوانە پێشتر وان نەبوو داواکەن لە لانی پەیوەندیدار داواکەین لە حکومەت داواکەین لە دەسەڵات ئەم وەسعە بەشکەم تۆسێک چاکەن بۆ ئەم میلەتە فەقیرۆژە چکە ئەم میلەتە خۆت ئەزانی
زۆر لە بارێکی ناڕەحەتە و گۆزەرانێکی ناڕەحەت و ناخۆش و ئەو جەماعەتە برادرانە کە چن بۆ هاندەران بە تایبەتی ماڵ و مڵکیان ئەفرۆشن و هاتۆتە بەردەستان لە مەمودەی پێشوە هات پێ کەلوپەلی ناوماڵێکی فرۆشە و بەڵێ زۆر کەس هاتووە وتێتی کاکە ماڵم هەیە شتم هەیە ئەیفرۆشم لەبەرەوەی ناچار مۆچم بۆ خارج شتەکەش خاریشەکەش زۆربەی زۆری بۆ بە چاولەکەری وستاس چکە لەبەرەوەی سێرەکەی لە کۆڵانێکە 4 ماڵ ئەڕات ئەو دڵی لە خۆی دامێنێ ئەوش هەستەکە لە کاکە منیش مناڵم هەیە و بەڕاستی خۆتەزانی لەم وەزعا لەم زستانە کێ بڕا بۆ خارج چکە دەریش ناچی جەنابتان حاڵەت هاتۆتە بەردەستان ینی لە ماوەی پێش و هات من کەلوپەلەکانیان بەنیوە قیمەت یا بە چارەخی قیمەتە عەسڵێکی خۆی بەڵێ ئیسا ماڵ هەیە شتەکانی ئەفرۆشە بەنیوە قیمەت هێشە هەر دەوڵەمەناڵێکا کە شتەکان بەس وەرن باریکەن بۆ خۆتان هیچمان ناوێت لێەوە بەڕاستی بیان دووری خەنەوە ئێمە ئەڕۆین ئەم وڵاتە بەجیاڵین ئەم وڵاتش بەڕاستی وڵاتی کوردستان وڵات مڵکی هەمومانە هینی تاکە حیزبێک و تاکە لایەنێک نییە چکە کە موچە بۆ منەم دوو سێ مانگەی کە باست کرد باش بووە بەبێ لە بڕینەدرێ کاریگەری لەسەر کڕین و فرۆشتنی پێداویستی ناوماڵ کردو لە ئەخەڵ وەڵای مامۆسا ئەوەی کە بە لێبڕین ئیسا لێبڕین نەماوە سوپاس بۆخوای گەورەوە تقریبا چەند مانگێکە نەماوە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم بە دوواداشونکە بۆ ئەو کەیسە بە تایبەتی ئەو وەسع باشکا بۆ میلەت ئەمجا میلەت فەقیرە داماوە نیەتی ئەمجا لەگەڵ ئەوەشە ماڵ هەیە ئیسا حالەن نەوتی نییە نەوت فەقیر حاڵە سوتەمەنی نییە وەکو پێویست ماڵ ئەزانم پارەی 50,000ەکەی نییە کە بڵێن لە تێوێڵەوە بیارە و پێنجۆن وەکو شوێنە شاخایەکان کە نەوتە درێت لێوە پارەکە دابین کات و نەوتەکەی پێ بکرێ بۆ ماڵەوە دوکاندارەکان باز لەوە کەنکەوا زۆر جار خەڵکە دێتە ئێرە کەلوپەلی پێداویستی ناوماڵی خۆی هەیە لەبەر چەند حاڵەتێک کە بە بەردەوامی بینین یاخود کرێی خانووی پێویستە کرێکەی لە دەستیانی و خاوەن خانۆکە داوای کرێکەی لێکات یاخود نەخۆشیەکی هەیە منداڵێتی یاخود خۆیەتی یاخود خێزانێتی نەخۆشە و پێویستی بە پارەیە بە زووترین کات بگەێنتە نەخۆشخانە پێویستی بەو پارەیە بێ بە زووترین کات کەلوپەلێکی پێداویستێکی ناوماڵی هەیە بفرۆشێ لەگەڵ ئەوەی کە شتەکەی شەفرۆشە بەڵام زەرێکی زۆری لێکەوێت لەبەرەوەی ئەگەر بۆ نمونە ئەو سەلاجەیە کە هەیەی 4 وەرەقەی پێدابی ئێستا بە وەرەقەیەک یاخود وەرەخەونیوێک لێکڕێت لانی لێکردنەوە ئەمەش زیانێکی زۆر لەوەدا چونکە لە مودەیەکی ترا بۆ نمونە دوای مانگێک دوای دوو مانگەم کابرایە پێویستی دیسان بە سەلاجە بێتەوە مەجبورە بە قیمەتێکی بەرزتر بیکرێت ئەمە وای کردووە کە بەشێک لە هاوڵاتیان لەبەر ناچاری و پێداویستی ئەم زەرەرە لە خۆیان بدەن و کەلوپەل و پێداویستی ناوماڵیان فرۆشن ئێمە لەسەر ئەم بابەتە زیاتر ئەو دوکاندارانە ئەدوێنین بەڵام ناوبڕێک بۆرەگرین و ئەگەڕێنەوەڵات لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ دەمەوێت ئەم جارە لە بازاری کۆنەفرۆشان لە شاری سلێمانی لەگەڵ بەشێک لە دوکاندار و کاسبکارانی ئێرە کە کەلوپەل و پێداویستی ناوماڵەکردن و ئەفرۆشتنەوە قسە بکەم زانم تا چەند خەڵک قەیرانی دارایی وای لێ کردووە پێداویستی و کەلوپەلی ناوماڵی خۆی بە قیمەتێکی زۆر کەم بفرۆشێ لەم بازارە ئەو هۆکارانە چین کە خەڵک لێرە باسیەکە بە دوکاندارەکان کە ئەو پێداویستی ئەفرۆشتنەوە لەگەڵمانە بن بزانین دوکاندارەکان باسی چیمان بوو خەڵی لەبەرچی پێداویستەکانی زیات لەم بازارە ئەفرۆشن وەڵا لە ڕاستیە من سپاس بۆ تەلەڤیزۆنەکەتان بۆ بەڕێستان من شت نییە شت کردم بەڵام زۆر جار بێتاقەتە بمیێم بۆم بازارە چکەم بازارە بازارێکی شعبیە زۆربەی چین و توێژەکانی خەڵکی سلێمانی و حتا قەزا و ناحیەکان و بە تایبەتی برا عەرەبەکان یەن بۆ ئێرە شت ئەکڕن شت ئەفرۆشن ئیتر زۆر جار ئەم حاڵەتە لێرە زۆر هەیە زیاتر بۆ چی شتی کەلوپەلی خۆی لێرە ئەفرۆشن وەڵی هەیە کۆمەڵی خەڵک هەیە بەداخەوە ئەمڕۆ بە حکمیەوەی کەوا ئەیەوێت بڕوا بەرەو هەندەران شتەکانی هەمووی یەنێ لێرە هەڕاجیەکەوەی فرۆشێ هەنێ خەڵکی تریش هەیە بەڕاستی کە یە بۆ ئێرە چۆنەڵێ هەنێ شتی پێویستە لێرە هەرزانە یعنی بەڕاستی لێرە ئەم بازارە پێ کەمتر دەسیەکەوێ نرخەکەی باشترە بەڵام خەڵکێکیش هەیە هەر لێرە لەو پێش ئیشی کردو دەمێکە شتە فرۆشێ بەبێ سقا ینی پێتەڵێ وڵا کاکە ئیشەکە یا سیرەکەی شتێکی کارەبایی شتە و لاوە ئیش ناکە لەبەرەوە خەڵک وشیار بن لێرە کاتێ شتەکڕن هەوڵ بن تەکیید کەنەوە لەسەرەوەی کە بە کەڵکیت باشە بەڵێ حاڵەت دیوە خەڵکێک هاتبێ لەبەرەوەی کرێخانووی بۆ منە پێویست بۆ مەجبور وە سەلاجەکەی یاخود کەوانتەر یاخود مژەمی دەکەی بفرۆشێ یاخود بۆ منە بۆ نەخۆشیەک پێویستی بە پارێکی خێرا بووە لە بەرەمانە کەلوپەل بڵێ هەیە لەو کۆمەڵە خەڵکە هەیە کۆتزانی ئەمڕۆ دام و دەستگای ئەم حکوومەتەی خۆمان بەداخەوە یعنی وەکو پێویست نییە ئێمە لەسەر بەحری نەوتەژین لەسەر
کانزای ژێر زەوی ئەژین بەداخەوە خەڵکێک هەیە زۆر بە هەژاری ئەژین ئەوە حاڵی مەعاشەکەی کە ئیبینی خەڵک چۆن وەرێگرەوە تا فەرموو پار مانگی 2020 حوت مەعاشیان خوارد 5 مەعاشیان نا بە دوومانگ و وەختێک زانی سەری ساڵ هاتە پێشەوە تۆ 5 مەعاشە وەرگرت خۆ کاریگەری لەسەر ژیانی خەڵک زۆر ئێستا حالیان تقریبا 2021 مەعاشێن بەڵام هەستەکەی هەموو مانگێ 5 ڕۆژ و 7 ڕۆژ دواکەوێت تامان تاسیری لەسەر بازاڕیشە بێ تۆ کە خەڵک موچەخۆر خۆت زانی هەرێمی کوردستان خەڵکەکە بە زۆری موچەخۆرە ئێکە موچەی پێ نەبوو یەتە ئێرە پاری پێ نییە کە پارێشی پێ نەبوو بازار تەسیری لەسەر بازار هەیە کابراڵێ لەبەر کرێ خانوم نایەوە قەرزارم و لەبەر ئەو شانێتر لەبەر قەرز و کرێخان زیاتر چ شتێکە فرۆشت والله ئێمە بەزم شڕانمان فەرشەکڕن هەرە وڵات ترەوە لەسەرەوە کەوانتەری لێ و تاقمی لێ و ترچی ئەنما ئاشکال هەیە کەست دیوە ئاوە بێت بڵێ لەبەر نەخۆشی پێویستم بە پارەیە بۆ شتەکە فرۆشم ناچارم نا سوتوی ئەوم نەکردو من بەعز زەلامێ بە سەڵتیە ئافرەت توشتیوە تەکلیفەکە پارەوسیێنێتراوە بۆی کۆکرد حاجی ئێستا کە موچە باش بێت تا چەند کاریگەری لەسەر کڕین و فرۆشتنی کەلوپەل لاقی بەسەر موچەوە نەماوە ئەم بازاڕی لاقی بەسەرەوە نیە پەیوەندی بەچی وەیە چ شتێک کاریگەر عەرەبەکە ئێمە خەڵکی مەندیقەی جنوب زیاتر ئەی تەبعاً عەرەبستانە هەموو پێ نەبناوێتە زانان چی ئەڵێ چیان پێویست بێ هەمووی هیچ شتێ نابێنێتەوە کەم ئەوان بێن یەکسەر هەموو شتەکانە ڕۆ وەڵایەتە باشە بازاڕەکە تۆ دێزوڵێتەوە ئێستا حاڵەتێکەیە دەڵێن هەندێک کەس لەبەر پێویستی دەچێت شتێک بە قیز دەکڕێ بەلۆکی بەڵام دێ لەم بازارە بە نیوەقیمە دەیفرۆشێتەوە بەس بۆی شتێ پارەی دەست هەر ئەوەیە شتیوا هەیە برا کابرایە دەوەرەقی پیاوە تاقمەی خەنەفای یا بە دووەرەقە سێوەرەقە بە دووەرەقە سێوە هەرە وەڵا ناچارە ئەیفرۆشی بۆ ئەو زەرەر و زیانە لە خۆی ناچارە پێویستی بەو سێوەرەقەیە لەوانەیە هیچی دەوەرەقەکەی پێ بکە کە پێی یاوە کات و پێ ئەوەیە بۆ زەرورە بۆی وای ئای تەمان زەرور نەبێ نایە بۆ پارە زۆر بەداخەوە ئەم وڵاتە کە وڵاتی نەوتە وڵاتێکە هەموو کانزاکانی تایە بە فسفۆڕەوە بە نەوتەوە وڵاتێکی دەوڵەمە بە کوشتتوکاڵ بە زۆر بەداخەوە وای لێ هاتووە شتی ماڵ ئەفرۆشەیە لەبەر بژێوی ژیانی لە ئەوروپا ئەو شتانەی کە بالەیە خەڵک ئەوەنە وەزعی باشە ماوێ لە بەریەکە و ئەیکا بەخێر بە زۆر بەداخەوە لە وڵاتی ئێمەیە کە خەتای ئەم دوو حیزبە دەسەڵاتەیە لەم بازاڕی ئەم حاڵەتانە دوینیوە خەڵکێک بێت بڵێ بۆ کرێ خانوەکەم مەجبورم کەلوپەل بڵێ بۆ کرێخان و بۆ نەخۆشی بڵێ بۆ پێویستی مناڵەکەی کە لە مەکتەبە و توانای کڕینی دەفتەرێ قەڵەمێکی نیە زیاتر چ شتێکی ئەفرۆشنی ماڵەوە جلوبەرێک کەوانتەر سەلاجە تەنانەت تەلەڤیزۆنیش ئەفرۆشن تەلەڤیزیۆن سەلاجە کەوانتەر بڵێ بۆ نمونە ئەو کەلوپەلانە کاتێ ئەکردرێ بۆ نمونە سەلاجەی ڕەنگە نزیکەی 7 وەرەقە 4 وەرەقە 3 وەرەقە بە پێی جۆری کوالێتەکەی پێ بدرێت بەڵام کە ئیفرۆشن بە چ قیمەتێک لایەوە یەک وەرەقە تقریبا ڕبع قیمەتێکی ڕبع قیمەتێک چ کابراژ ناچارە ڕایەوەی کە زەرەرێکی زۆرەکان مەجبور هەر بیش بڵێ 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 باش تا چەند کە موچە باشە بێ کاریگەری لەسەرم بازاڕە دروستە کاتێک کە موچە دڵنیا بە کاریگەری گەورەی ئەوێ لەسەر بازار پارەی پێبێ کە پارەی پێبێ شتەکڕێت پێویستی خۆی ئەکرێت ئەڵێن هەندێک حاڵەت هەیە خەڵکێک لەبەر پێویستی دەچێت بە خیست شتی کەلوپەلی تازە ئەهێنێ بەڵام یەکسەر بە حازر بە قیمەتێکی کەمتری گومانیتیان لە حاڵەتەشمان هەیە بڵێ کابرا پارەی پێ نییە مەجبورە بە کابرایە گەڵێت سیقەی پێکات شتێکەکرێت بە 2 وەرەقە سەلاجێکەکرێت تەلەڤیزۆنێکرێت لە بازارمانە عینیە بە یا بە 3 وەرەقە بە 4 وەرەقە بۆ ئەو قەرزێک گلای زەلامێکی تر هەیە ڕووسوریە و پیاوە نەبێت ئەم کەلوپەلە ئەم پێداویستەی ماڵ ئەم شتەی بکەنەوە ماڵ هەمە مەجبور بۆ بیفرۆ وڵای هەموو کەسێ هەر لەبەر پێویستی ئەیفرۆشێ لەبەرەوەی داما لەبەرەوەی وەزعی لێرە ناڕوە ئەیفرۆشێ و سەفەرەکە
ئێستا ئەو شتانی کە تۆ زیاتر لێرە کڕی چ شتێکی ناوماڵەکە ئێمە هەموو شتێکە کڕین هەموو شتێکە کڕین بەس لە ڕوو قیمەتەوە بە چ نرخێک لیانەکردنەوە وڵی کابرا خۆیە زانێ خۆی داوای هەرچەندێکی لێ بکە بە معامەلاگەیتە ئەنجام و تەواو لێکڕی خەڵکە بۆ بڵێ لەبەر نەخۆشی یان بۆ نمونە لەبەر کرێخان و مەجبوون بەڵێ زۆریش لەبەر کرێخان و لەبەر نەبوونی لەبەرەوەی وەزعی ناڕوە ئەی پرۆشێ بۆ بڵێ لەبەرەوەی نەخۆشم پێویستم بە پارەکەیەتی زۆری شەیە زۆری جارە وەڵا وایە شتێکی فرۆشتەوە پێ زیاد وڵی ئەو شتانی کە مەسەلە زۆپا فرۆشێ مەسەلە کەواتەرە فرۆشێ شتی ناوماڵی ترە و وردەواڵە و شت بەعزە شتێکی بەسییت بە خۆی هەڵێتەوە ئەوی ترە فرۆشێڵێ تاخوا دەروێکم لێ کاتەوە دەڵێن هەندێک کەسەیە دەچێ بە قیست شتێکە کرێ شتێک بە تازەیە کرێ بەڵام دێ بە هەر بە لۆکی بە قیمەتێکی کەمترێک بەڵێ ئەوەش هەیە بەڵێ وڵی زۆر هەیە ینی بە قیمەتێکی زۆر کەمتر ئەی فرۆشێ مەسەلە کاکە ئەوەی کە بە قیزەی کڕێ قیسەکە گەر شتەکە بە 150,000 بێ 100 لێسەر 100 قیمەتی خۆی نییە خۆی 150 قیمەتی خۆیەتی ئیترە بێ ئەبێ لێرەش بە 100,000 لێکردنەوە هەر لەو کاتە و کابرای نزیکە 80,000 زەرەکە بڵێ کاکە کابرا تێگەی وڵای شتیوایەتە ئێرە سوێن بەخوا تێگەشتنی لەوانێ بڵم 6 وەرەقی پێیابێ فرۆچێتەوە بەچەند تۆ بە وەرەقی وەرەخونێ دوو کاکە بۆڵێ بەخوا پارەم پێن بۆ ماڵەوە کامیان پێویستە شیری مناڵەکەی یا خواردنی ئەماڵیا ئەو شتانی کە لە ماڵەکەیە لەبەر ئەوە دیوە خەڵکێک بێت بڵێت کرێخانوم پێویستە بۆ نمونیان نەخۆشیە بۆ نمونەوە نا شتێکتان پێ بڵم باوەڕم پێکەن قەسەم بەخوا ئالێریا قەنەفەیەکی شکاوی تیا بوو جا من قەسەباتم بوو دانیشم لە ناوێ پاییز بوو زستان بوو هەتا بوو لە پێشەوە قەنەفەیەکی تازەی ئەم برادەرە ئالوێ دانرا بوو کابرایەکە و مامەسا بوو دیار بوو ئالوێ دوو مناڵی لەگەڵاوی چەند 6 ساڵ بوویەژیان دەوری 12 ساڵ 13 ساڵ ئەلاگەیکی ڕەشی بەدەستەوە بوو وتی کوڕەکەم بڕۆ بیفرۆشە جاوە هەتا ئێستا لە دڵمەیە من بۆ 100 کەسیشم گێڕاوە نەمزانی چی علاگی ڕشتی با ببیێن بەچەند وتی کوڕە بزانە چەند دێنم تاقی بیێن بەچەند وتی کوڕە ئەگەر 1000 شکر بیە با پارەی پاسەکەمان پێ ببڕۆینەوە وتی کوڕە ئەگەر 1000 شکر بیە با پارەی پاسەکەمان پێ ببڕۆینەوە ئەگەر هەستان بە وتان کاک و پنجای بۆ منانە لەوانە کابراونە هین بووە تەبیعەت وەرزایە تاریخ بۆیەتەوە یعنی تەواو منی بێتاقەت کردەوە هۆکەی چییە کاکە هۆکەی چییە هۆی چییە ئەم گەندەڵانە خۆقابلە کیە خەڵکێک ئەڵێن شت بە تازەیە کڕێ بە قیست بەڵام دێت لێرە هەر بە لۆکەی فرۆشە لە بەروی پێویستی بە پارێک وڵاهی ئەمە هەیە حاڵەت ئەو حاڵەتە لە ساانەوە نەک لە ساعت 45 لە ساڵم خۆن زۆر سمبینەوە کاکە ئەوە هەر بە تازایی یێنەی فرۆش ئێستا ئەم کات برادرە کاکشێک ناسر مولریکی لە کارتۆ ناکڕی کابرا 109 پێ بوو هاولێری بە 120,000 بۆ 120,000 نەک دلار ئەو 109 پێ بوو یای بە 120,000 بوتە وتی وەڵڵاهی کاکە پێویستیم بە پارەیە کێ پێویستی بە پارە نییە کاکە پارەیەکە بە خێرایی ڕەنگە نەخۆشێکی هەبێ پێویستی ئەبێت کاکە تۆ بڕۆشت بەرەوە خستخانانە خۆم لەسانە خۆشکم نارم بچمەوە خستخانە ئەمانە دکتۆریشان کردو بە چەتە ینی بە حەقیقەتەوە ڕاستیە دکتۆری چەتەیە ئێستا دکتۆرەکانمان هیچ زەمیر و ویژدان کاکە ئینسانێک کە نەختێک لەو خۆیان نەترسا زەمیری نەبوو ویژدانی نەبوو ئەوانە هاکە من نوێشکەرم ئەمەوێ لە کەناڵەکان تۆ بێڵم چکە خۆم لە ئەنگری کۆمەڵم ئەوە حەقیقەتێکە پێوتنی نایە عالەمە زانێ من پەنجەی شایەتمان ئەم پەنجەیە بکەم بە مەرەکە بابوو کێ بوو ئەو حیزبەی کە تاسەر ئێسخان تاوانەکە نا باشەمانی کە نوێشەکەن شوێنەمانە کەوتون بۆ ناپرسم بڵێن باشە مەسوولانە بەرپرسانە باڵادەستەکان پارەی حەجیان نییە چل وەرەقی تێچێ پارەی حەجیان نییە یا ئەوە تاتێک باوەڕیان پێ نییە ئەی کاکە کە ناچن بۆ حەج تۆ شوێن چی کەوتی زاڵم شوێن زاڵم کەوتی توش ئەوەی کە لێرە دەبینن بەشێک لەو پێداویستیە و کەلوپەلیانەی ناوماڵەکە خەڵک بەشێکی زۆریان لە ناچاری مەجبور بوون لێرە بیفرۆشتنەوە بە قیمەتێکی زۆر کەم کە ڕەنگە کاتی خۆی بە نرخێکی زۆر بەرز ئەم کەلوپەلانە کراپن بەڵام ناچاری وایە کردوون ئێستا بە نرخێکی کەم بیفرۆشتنەوە دوکاندارەکان باز لەوەکەن زۆرینەی خەڵک لەبەر کرێخان و یاخود نەخۆشی دێن کەلوپەلەکانیان لێرە ئەفرۆشتنەوە بەڵام هەر کاتێک کە موچە وەزی باش بێ ڕاستەوخۆ کاریگەری لەسەر بازار ئێمە بێت و
کڕین و فرۆشتن بەو کەلوپالانەوە زیاتر دەکەین. هاوڵاتەکە دێت بۆ نمونە پێداویستێک کە پێشووتر فرۆشتوێتی ئێستا دێت تۆزێکی دەخاتە سەر و دەیکڕێتەوە چونکە لەو کاتێک کە فرۆشتوێتی پێویستی بەپارە بووە ئێستا وەزی موچە باش بۆ تا ڕادەیەک وەزی باشتر بۆ دێت کەلوپەلەکە جارێککە ئەکرێتەوە. لە کۆتاییە نەبوونی و فەقیری وای لە بەشێک لە هاوڵاتی کردووە کە پەنا بۆم بازارە بەرێت کە پێداویستی و کەلوپەلی ناوماڵی خۆی لێرە بەکەمتر بفرۆشێتەوە. پەیامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان ئەسپێرم خواتان لەگەڵ.